ورنو بقرنو سر أم دينا ورنو سر أم عقائدا ورنو سر ثوابتي أم دينا سر أم رجولتي وبياوتي وجوامري وآزايتي ورنو سر أم خواناسية ورنو سر أم أدب الرفتار الرسنا أم أدبي لقل دايك وباوكا بكاردي ورنو سر أم شرع متزيني كبارسنجي جياني هموي بيوية ورنو سر أم دەستپاکیەی میزانیەی چی هەرچی شتێکت بکەوێتەوە بەردەستی مافی خەڵکی ڕەش و ڕووی تەکابرا چۆنەوێرە لە ترسی قیامەتی خۆی لێ بخۆ نۆ گروپی ئیسلامی هەبێ هەرە زەعیفەکەی سۆفی بێ کە تەدەخولی ئیسلامی ناکە ئێستا ئەو بەیت الماڵەی پارتی وێچێتی بدرا دەدە سۆفیەکانی بیارە هەمویان بە جوامێری و شەرافەتمەندانە تەوزیع کردەوە فەقیر لە کوردستانە نە ئەمە فەقیری ئەو دیوشیانە هێنایە و ئەم دی و زەکاتەکەی ئەمەژە گەیشتەوە بۆ ئەو کاکە ئەوەی خوا بناسێ چۆن زوڵمەکاتەوە لە خەڵکی تر ئەوەی خوا بناسێ چۆن ئەم بەیت المالە بە کەیفی خۆی سەرفەکە $75,000 بە شەوێ بدۆڕێنە لە ئاخر یا لە ئەڵمانیا لە هەر شوێنێکی تری ئەڵمانیا بە قوماربازی با ئەم خەڵکەمان بگەڕێنینەوە بۆ ئەم دینەمان ئەم دینە بخینەوە پێشچاوی خەڵکی برانی بەڕێزمەوە لە ئەوروپان ڕەحمەتی خواتان لێبێ سەعاتێک دانێ بۆ خوێندنەوە ڕەحمەتی خوا لێبێ لە هەفتەیەکە دوو ڕۆژێک نیو ڕۆژدانێ بۆ خوێندنەوە بۆ کتێبی شەرعی بۆ عیلم فێربوون کاکە ئێمە خوای گەورە لێمان قبوڵ کە ئەم ڕەنجە ئەدەین ئەم کتێبانە چاپەکەینێ خێنە بەردەستی تۆ بەس بیخوێنەرەوە لە قیامەتە خۆت مەسئولی خوای پەروەردگار پێت دەڵێتەوە باش ئەم کتێبە بە چاپکراوی هاتە بەردەستت لە ئەوروپا نەدەتوانی بە هیچ کەسێ بڵێ کتێبێکم لە هەولێرە بۆ بێناڵێ وەڵا ببوورە وەزنم زۆر پێ نەدەتوانی بە پۆست بڵێ تخوا بۆم شەحن کرد پارەی کتێبەکە چەنە 3 ئۆندەی بەس پۆستە تۆ لەکوێ توانی وەریگری کاکە ئەمە بە پۆست بۆ هاتۆتە سندوقەکەتەوە لە ماڵەوە تۆی خوێنیتەوە بۆچی سەعاتێکی بۆ تەرخان ناکەی بیخوێنی کتێبی تەجویدە لە لوبنان بۆمان چاپ کردووی بە ملەوەنی لەگەڵ سیدیەکە و بە دەرس بۆمان وتیتەوە هەمووی دەکەوێتە بەردەست باشە تۆ بۆ تەجویدەکە فێر نابی بۆ نازانی چۆن قورئانە خوێندن ئەی کەی بە تەمای فێر بی کاکە تۆ سەقافەتێکی ئیسلامەتیەکەت هەیە بۆ ئاوڕێ لە دینەکەت نادەیتەوە لە نیەت و عیبادەتەکەت نادەیت و بۆ خوا بسڵحەی زیاتر بۆی کاریگەری گەورەتر کاکە تۆ نوێژ و تاعەت و عیبادەتەکە دەکەی بۆچی حرامت تێکەڵ کرد بۆ پابند نابی بە شەریعەتی خوای پەروەردگارە و حەڵال بخۆیت و کەم بخۆ بەس حەڵال بخۆ دوعاکانت گیرابێت تخوا گوناح نییە تۆ ڕەنج بدەیت و پارە بنێریتەوە بۆ باوکت بۆ دایکت بچن بۆ حەج لەوێ بیخاتە کەنارەوە نەیبا بۆ حەجەڵێ لەبەرەوەی پارەی حرامی تێکەڵ حەڵاڵیان بۆ نانێریتەوە ببێ بە شیفای دەرنیان لەبەرەوە برانی بەڕێزی خوشکانی عەزیزی ڕوو لە دینەکەتان کەن ڕوو لە خوای پەروەردگار کەن ئیسلامەتیەکەتان تونتر وەربگرن ئازایەتی ئەم سەحابە بەڕێزانەتان لەبەرچاو بێ ئەو تابعینانەتان لەبەرچاو بێ وەڵاهی لەبەرەوەی کەم وەختەکەتان کەمە جنان نمونەی وان بۆ هێنانە من بەس ناوم برد حادیسەیەک هەر ئاوە تۆ ئەمە هی ئەوەیە دانیشی بە دیارەوە بیخوێ بزانی هەم کەڵە پیاوانی چێ ئەنجا تابعین ئەنجا هەر ئەمانە گەیشتونەتەوە کوێ ضروریە شارەزاد ببین چۆن شارەزاد بێ خۆ نابێ هەر لە ڕێگای جۆچکەتانەوە شارەزاد هەرچەنە ئەوەشتان بۆکەین بە حەول و قووەتی وی خوای پەروەردگاری خاوەنمان مەشروعی ساڵی 2011 مانێشە لە مەشروعەکان بۆی حوجەی هەموو خەڵکێ ببڕین 1001 دەرسە ئینشاءالله بە حەول و قووەتی خوا 1001 دەرس ئەکەین بە CD ئەیخینەوە بەردەستی خەڵک بۆی لە جاتی ئەلف لەیلەوە لێ بە 1001 دەرس 200 درس عقيدة 150 درس قرآن وتفسير وعلوم قرآن 150 يا 120 يا 130 درس سيرة 200 درس فقه وأحكام فقه وأصول فقه أنجا بانقواز ودعوة وقران كاري وسياسة وفكر وململاني الدنيا هم يبقى يتبردسي أم قنجة مصنع جوي لهم يبقيتو إن شاء الله بلام خوتو نابي هل الرقاي جوز كتو أبي فير بين كتاب بخوينينو لم كتابة بسيطانة بروين برو كتابي قبرتر تو عمر التواو بخوانواري شي بلام نازاني فتح الباري تشيا نازاني فتح الباري بخويني تو ناتاني جارك شتيكي ليدر بيني اي حيف نيتو خريج جامعي شو أمانتو عني لبرو ضرورية رحمة خواتان لبي زور مهمة اهتمام بخوتان بدن بديني خوتان بدن خواناسي خوتان وربقرن علمي شرعيتان كاد دياريكن
لەبەر خاتری خوای پەروەردگار خۆتان و ماڵ و مناڵتان دانیشن دوو لاپەڕی لێ بخوێنەوە بیکەن بە جەدوەل ڕۆژی دوو لاپەڕ ڕۆژی سێ لاپەڕ ڕۆژی حەدیثێک ڕۆژی حەدیثێک بخوێنە برام 365 حەدیثە خوێن تۆ 2 ساڵ نابە 700 حەدیثە خوێن سەیری کەن چەند شارەزاییتان لێبێ هی 2 ساڵیشی ئەوە نیە یەکسەر بیرت چێت خاصە ئەگەر بۆ یەکێکی کەشت شەرح کردەوە ئەبی بە عالم لەو 700 حەدیثەیە بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار بەڵکو خوای پەروەردگاریش ڕوومان تێکا و بەزەی بە حاڵمانە بێتەوە هیدایەتی یەکمان بداتەوە و دەستە جەمعی هەمومان ورە و زەمان لە کۆمەڵکاریەکی بەهێزا بەگەڕخە یا ڕەبی خوایە ئێمە گەڕاوینەتەوە بۆ دینەکەی تۆ خوایە قبوڵمان یا ڕەبی خوایە خۆشەویستی خۆت بخەرە ناو دڵمان و گەشەی ڕۆحمان زیاتر کرد یا ڕەبی خوایە بە نووری خۆت بەرچاومان ڕۆشن کە و هیدایەتمان بدە و ئەم قورئانە بکەرە بەهاری دڵمان یا یا ڕەبی خوایە ورە و زەمان لە کۆمەڵکاریەکی بەهێزا بەگەڕخە مرکزی و بەهێز یا ڕەبی خوایە کە ببێ بە مایەی پاراستنی مقدساتی مسلمانان و دوژمنانیش لە ئاسیا بوەستن یا ڕەبی خوایە بە حەول و قووەتی خۆت خوایە بە مەعیەتی خۆت یارمەتی دەرمان بە لێمان خۆش بە و لێمان ڕازی بە و سەرکەوتومان کە یا ڕەبی خوایە بمان خەرە ریزی ئەو کەسانەی کە لەم ڕەمەزانەیە عەفوت کردوون و لە ئاگری جەهەنەم بە دوورت گرتوون خوای خۆمان و دایک و باوکمان و کەس و کارمان و ئەوانەی کە مافیان لە سەرمان و پەروەردەیان کردوین ئەوانەی دەرسیان پێوتوین یا ڕەبی خوای ڕەحمیان پێ بکە و هەمویان بخەیتە ڕیزی ئەو کەسانەوە کە لە ئاگری جەهەنەم بە دوورت گرتوون یا ڕەبی خوای نوێژ و تاعەت و عیبادەتەکانمان لێ قبوڵ کە خوای قەڵەمی عەفوت بەسەر گوناهەکانمانە بێنە خوای لە ڕیزی تاوان باران دەرمان بێنە و بمان خەرە ڕیزی ئەو کەسانەوە کە لای خۆت قبوڵت کردی یا ڕەبی خوای بمان خەرە بەر تکای تکاکاران بە تایبەتی تکای پێغەمبەری نازدارمان عەلەیهی سەڵات وەسەلام یا ڕەبی خوایە بە مەعیەتی خۆت لەگەڵ ئەو برا عەزیزانەمان ئابی کە لە سەنگەری جیهادان لە هەر شوێنێکا کە هەن یا ڕەبی خوای نیشانیان پێ بپێکە دڵ و دەروون و ڕایان یەکخە لە سایەی ئەمیرێکا کۆیان کەرەوە یا ڕەبی خوای ئەوانەی لەبەر خاتری تۆ ئەسیر کەوتون و زیندان و خوای ڕەحمیان پێ بکە و زیندان و ئەسارەتەکەیان یا ڕەبی خوای بۆ بکە بە ڕەحمەت و مایی بەهێز بوون و بە قووەت بوونەوەی ویست و ئیرادە و دڵ و ڕۆحیە یا ڕەبی خوای ئەوانەی لەبەر خاتری تۆ بریندار بوون و نەخۆش کەوتون خوایە شیفایان بدە خوای ئەوانەی لەبەر خاتری تۆ مەعەوق بوون و لەگەڵ ئەوەشا خزمەتی ئەم دینە ئەکەن خوایە لەگەڵ جەعفەری تەیارە حەشریان کە و ناویان بخەر ئەو قائیمەیەوە یا ئەڵڵا یا ڕەبی خوای ئەوانەی لەبەر خاتری تۆ شەو نخونیە چێشن و لەبەر خاتری تۆ خزمەتی ئەم دینە ئەکەن یا ڕەبی خوایە ماندووە بن خوایە زەرهەرمەندیان نەکەیت و ماندوو بوونەکەیان قبوڵکەی خوایە ئەوانەی لە پێناوی تۆیە ئابەخشن و ئەوانش کە بەخشیویان ئەوانەی کە ئەیگەیەنن یا ڕەبی خوایە لە هەمویان قبوڵکەی و بیان کەی بە ئەو کەسانەی کە لە ئەهلی ئەم زەکاتەیان و یا ڕەبی خوایە پارەکانیان ببێ بە مای پاڵفتەبوونی هەموو سەرۆت و سەهمانیان بە دوورخستنەوەی لە حەرام یا ڕەبی خوایە ڕستەی ئەو بەڕێزانەش بدە کە یارمەتی ئێمەیان داوە هەتاکو ئێمەش یارمەتی خەڵکانیشتی تر بدەین و یا ڕەبی خوایە بە لوتف و ڕەحمەتی خۆت كارمان آسان تركي إرادة من بهيس تركي. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما والسلام عليكم ورحمة الله وبركاته.